سڵاوتان لێبێت. پاش نزیکەی 7 مانگ ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیران کۆبوونەوە. با گوێرەی نووسینگەی سەرۆکوەزیران ئەمڕۆ مەسرور بارزانی پێشوازی لە قوبا تاڵەبانی کردووە و دەڵێت لە کەشێکی ئەرێنیدا تاوتوی کێشە و گرفتاردارایی و ئیداریەکانی بەردەم حکوومەتی هەرێم کرا. نووسینگەی سەرۆکوەزیران دەڵێت هەردوو لا کۆک بوون لەسەر چارەسەری گشت کێشەکان بە ڕێگەی گفتوگۆ و هاوکاری نێوان گشت کوتلا و زارەکانی نێوکابینەی حکوومەت وەک لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە. لە کۆبوونەوەکەدا تیشک خراوەتە سەردووە دۆخی سیاسی هەرێم و ناوچەکە و جەخت لەسەر پاراستنی تەبایی و یەکڕێزی ناوخۆیی کرایەوە لە پێناو پاراستنی بەرژەوەندیە نیشتیمانی و مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا. ناوڕاستی مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کرد. پاش 2 مانگ تیمی وزاری یەکێتی لە حکوومەتیش بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کرد و وەزیرەکان لە وەزارەتەکانیان بەردەوام بوون لە کارکردن. هەفتەی ڕابردوو باربارالیف یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست 2 ڕۆژ لە هەولێرمایەوە و لەگەڵ مەسرور بارزانی و نێچیروان بارزانی و مەسعود بارزانی و قوبا تاڵەبانیشدا کۆبووەوە. بە گوێرەی ناوەڕۆکی کۆبوونەوەکان ناوەڕۆکەکەی تایبەت بوون بە ئەنجامدانی هەڵبژاردن و کێشە ناوخۆیەکانی هەرێم. نووسینگەی جێگیری سەرۆکوەزیران ئەو کاتڕای گەیاند قوبا تاڵەبانی ئامادەی خۆی بۆ هەموو دەستپێشخەریەک ڕاگەیاندووە و گوتوویەتی پێشوازی لە هەر جۆرە دەستپێشخەریەک دەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئامادەین لە پێناو چارەسەرکردنی هەموو ئەو خاڵانەی مای ناکۆکین لیژنەی هاوبەش پێک بهێنن. ئەم کۆبوونەوەیە لە کاتێکدایە دوێنێ قوبا تاڵەبانی ئاشکرای کرد هەندێک هەوڵ هەیە بە ڕاستی هێوربوونەوە و چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان. پێشتریش مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم چەند دەستپێشخەریەکی ڕاگەیاند و شاندێکی ئەنجومەنی وەزیرانیشی نارد بۆ لای قوبا تاڵەبانی تاوەکو بگەڕێتەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. بەڵام لە ڕاگەیاندراوی کۆبوونەوەکەی ئەمڕۆدا ئاماژە بەوە نەدراوە کاخۆ قوبا تاڵەبانی و تیمی وزاری یەکێتی بایکۆتەکەیان شکاندووە و لەمە دوا دەگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران یاخودنا. جارێکی تریش ئەم هەواڵەتان بۆ دووبارە خوێنینەوە سەرنجتان ڕاکێشین بۆ ناوەڕۆکی کۆبوونەوەکەی نێوان قوبا تاڵەبانی و مەسرور بارزانی. پاش نزیکەی 7 مانگ ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیران کۆبوونەوە. بە گوێرەی نووسینگەی سەرۆکوەزیران ئەمڕۆ مەسرور بارزانی پێشوازی لە قوبا تاڵەبانی کردووە و دەڵێت لە کەشێکی ئەرێنیدا تاوتوی کێشە و گرفتاردارایی و ئیداریەکانی بەردەم حکوومەتی هەرێم کرا. نووسینگەی سەرۆکوەزیران دەڵێت هەردوو لا کۆک بوون لەسەر چارەسەری گشت کێشەکان بە ڕێگەی گفتوگۆ و هاوکاری نێوان گشت کوتلا و زارەکانی نێوکابینەی حکوومەت وەک لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە. لە کۆبوونەوەکەدا تیشک خراوەتە سەردۆخی سیاسی هەرێم و ناوچەکە و جەخت لەسەر پاراستنی تەبایی و یەکڕێزی ناوخۆیی کراوەتەوە لە پێناو پاراستنی بەرژەوەندیە نیشتیمانی و مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا. ناوڕاستی مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کرد. پاش 2 مانگ تیمی وزاری یەکێتی لە حکوومەتیش بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کرد و وەزیرەکان لە وەزارەتەکانیان بەردەوام بوون و لە کارکردنی خۆیان. هەفتەی ڕابردووش باربارالیف یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوڕاست 2 ڕۆژ لە هەولێر مایەوە و لەگەڵ هەریەکە لە مەسرور بارزانی و نێچیروان بارزانی و مەسعود بارزانی و قوبا تاڵەبانیشدا کۆبووەوە. بە گوێرەی ناوەڕۆکی کۆبوونەوەکان تایبەت بوون بە ئەنجامدانی هەڵبژاردن و کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان. نووسینگەی جێگیری سەرۆکوەزیران ئەو کاتڕای گەیاند قوبا تاڵەبانی ئامادەی خۆی بۆ هەموو دەستپێشخەریەک ڕاگەیاندووە و گوتوویەتی پێشوازی لە هەر جۆرە دەستپێشخەریەک دەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئامادەین لە پێناو چارەسەرکردنی هەموو ئەو خاڵانەی مایی ناکۆکین لیژنەی هاوبەش پێک بهێنین.
ئەم کۆبوونەوەیە لە کاتێکدایە دوێنێ قوبا تاالبانی هەشکرای کرد هەندێک هەوڵ هەیە با ڕاستەی هێوربوونەوە و چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان. پێشتریش مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم چەند دەست پێشخەریەکی ڕاگەیاند و شاندێکی ئەنجومەنی وەزیرانیشی نارد بۆ لای قوبا تاالبانی تاوەکو بگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. بەڵام لە ڕاگەاندراوی کۆبوونەوەکەی ئەم ڕۆژدا ئاماژە بەوە نەدراوە کە ئاخۆ قوبا تاالبانی و تیمی وزاری یەکێتی بایکۆتەکەیان شکاندووە و لەمە دوا دەگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران یاخودنا. خواتان لەگەڵ.